لهشتي في هيفي دماكو شر امريكا واسرائيل دقال ايران دقرميا خدا بو اتل لندن براوتتن خوپشاندانك دروز بو خوپشاندان اندامو آلیگیرن شاه پهلوی بنیامجن رضا شاه پهلوی کرشا شای بری ایران کل لندن دمیریتن هات بونا سر جاده جبو خوپشاندان دجی دا صلاتا نهاد گو دویت افدا صلاتا نمینیتن و ایتر کرشای کو نهالره و گریتن و ببیت سروک ایرانه ایتر نوچگهان مش دلوان عماد الدین وکو پیشه اخویا روزانه جبو رومالا مزنا کردستان 24 چو تختیه رومالا و خوپشاندانه بکتن لیجنش که به هندگ عصابه و چقوکیش دناوان دابون اوین انتی کرد بون تحمل آوه که نکر که روزنامه وانک به کردی داغ بیتن ایتی ایرشی سر دلوانی که لی سپاس بخوده نها تندرستیاوی باشه نها دلوان عماد الدین دلگلمه دابیتن وکی میوان لندنه یکم جاره دلوانی وردگرم وکی میوان وکی نوچگهان ورنگرم بری نوکه وکی پیامنر و نوچگهان گلمه بو زانیاری دادن دلوان او دمیتا باش بیتن سلامتیه خودش شفای بو تفریکتن دلیمه نکتبو دلوان امنت گهشیان نکتب از دلیمت گلته دابو سپاس بو خوده الحمدلله قیتو قوزکی جارانی دلوان سپاس کجارکت گوه گریه دست بکی بو من بحثی تندرستی خوب بکه بزانه هیچ شوینه که تسقن نبوه یعنی سلامتی انشاءالله دی باش بوی دوای او ایرشانی که لسرت کراوه دوایش باسی اوی بکه بو چی ایرشی سر توان کرد و خود تو روزنامه نوسی دلوان ئەم کاتەی تۆ بینەرانیش باش عباس سوپاس بۆ ئەحواڵ پرسیینت هەرچەندە من میوانی خۆم خاوەن ماڵم عباس ڕاستەکەی هەفتی مانگ و شەشی مانگ ئاگادار کراینەوە کە کۆمەڵێک لە هەنگرانی بەهلەوی شا بەهلەوی لە بەریتانیا هێرشیان کردوتە سەر چێشخانەیەکی کوردی لە ناوچەی باکووری لندن کە دەکاتە ناوچەی فێنچلی سنترال لەوێ کۆمەڵگەیەکی گەورەی ئێرانیەکان هەیە دوای بە دوواداچوون و هەندێک کۆنتاکتوانم وەرگرت گروپێک لە کوردەکان دایانابوو کە بچن ئەو شوێنە بپارێزن یاخود ئەو چێشخانەیە بپارێزن ئەمە لە دوای چی عباس طبعاً ئەمە لە دوای ئەوەی کە چەندین حاڵەتی دیکەی وا هەبووە کە گروپەکانی سەر بە شا بەهلەوی هێرشیان دەکردە سەر کۆمیونیتی کوردی و شوێنە کوردیەکان لە لندن هەروەها لە لای باڵیۆزخانەی ئێران ڕادەوەستان زۆر جار هاوڵاتی کورد دەچوون کە ڤیزەی ئێرانیان وەردەگرت لەوێ هێرشیان دەکردنە سەر عباس تەنانەت کاتی وە کە کورد بۆ پشگیریکردن لە ڕۆژاوای کوردستان خۆپشاندانیان دەکرد ئەوان دەهاتن چەند کەسێک بن بەڕاستی ئاڵای خۆیان لەوێ ئەو ئاڵایی کە شێرەکەی لەسرە ئاڵایەکەی خۆیان دەهێنا دەیانوت ئەم ئاڵایی ئێوە وجودی نییە بە هەر حاڵ من چوون بۆ ئەو شوێنە بۆ ئەوەی ڕووماڵ بکەم بەڕاستی من وەکو ڕۆژنامە نووسێک نەکوەکو لایەنگرێک لەوێ بینیم یەکێک لەوانەی کە سەر بە شا بەهلەویە جنێوی بە کوردەکاندا لەو چێشخانەی کە مەجموعای کورد لی کۆببوونەوە بە دوای ئەنداڕنینی کوردەکان ویستیان بە دوایدا ڕابکەن لەوێ با بڵێن خەریک بوو شەڕ و ئاژاوە دروست دەبوو دوای ئەوەی کە شەڕ و ئاژاوە دروست بوو پۆلیس هات خەڵکێکی زۆر ڕای کرد و بەداخەوە لەو کاتە کە من خەریکی وێنەگرتن بووم عباس خۆت ئەزانی ستاندت پێ جانتات پێ منیش بە تەنیا بووم تقریبان 12 تا 15 کەسیان لەوێ هێرشیان کردە سرم و بەداخەوە دوو لەوانە کوردی لە نێوان دوو کەوانە کوردی جاش بوون بەڕاستی ئەوانی دیکەیان هەموو ئێرانی بە کوردی قسەیان دەکرد ئەوانەی کە لە ناو ئەو گروپەدا بوون دلوڤانە ئێستا تەندروستیم باشە هەندێک دلوڤان ئەوانەی کە وتت لە نێوان دوو کەوانە دوویەک لەوانە کورد بوون یعنی بە کوردی قسەیان دەکرد زانیاریت هەبوون کە کورد بوون لەگەل ئەم گروپەی شا پەهلەویدا بوون بەڵێ ئەوان بە ئاشکرایی دەڵێن ئێمە کوردین و کوردی خەڵکی کرماشانی و شیعین بەڵام پاڵپشتی لە شای ئێران دەکەین ئەنی شا بەهلەوی هەرچەندە ئەمە کەمێکیان ئەوان بەڕاستی خەڵکێکی زۆری بە شەڕەفی کرماشانەیە لێرە پشتگیریەکە بەڵام ئەمانە حاڵەتن لە نێو لایەنگرانی بەهلەوی باشە دلوڤان لەو کاتە ئەتو پیانت نەگوت کاکە من ڕۆژنامە نووسم من نەهاتوم بەرگری لەم چێشخانەیە بکەم نەهاتوم دێگەی چەک و شتی هەر بگرم دژی ئەم دەسەڵاتە نیمە دژی شانیمە ڕۆژنامە نووسم هاتووم وێنەکان بگوازمەوە پیانت نەوت بۆ ێریشی سەرتوان کرد
خۆی عباس من بۆ ماوەی چەند خولەرێک لە من دەستیان مامەوە و بە شێوەیەکی زۆر یعنی تند هێرشیان کردە سرم من هەوارم کرد چەندین جاروتم من جۆرنالیستم من ڕۆژنامەنووسم من هەوارم کرد چەندین جار ئەوان گوێیان پێ نەدا و تەنانەت هەندێکیان با بڵێن سەرخۆش بوون یاخود چونکە خۆ دەزانی بە جۆری ئەو زانیاریانەی کە هەندێک لەو گروپانە زۆربەی کات مەسەلەن ئاڵوودەی مادەی هۆشبەرن و هەندێکیشیان لەوێ بەڕاستی بێهۆر ینی سەرخۆش ببوون بۆ کاتێک هێرشا کرد هەمویان نا هەڵباتە هەندێکیان بەڵام ئەوەی کە گرنگە ئاماژەی پێ بدەم عەباس یعنی من کە چوومە ئەوەی ڕاستیەکەی من چوون بۆ ئەوەی ڕووماڵ بکەم نەک شەڕ بکەم یعنی من بۆ بەدووادا چوون بۆ بابەتێک چووم نەک بۆ ئەوەی شەڕ بکەم بەڵام جاری وای خۆ دەزانی ئەم ئیشاوە هەر تووشبێ بە هەر حاڵ ئێستا ئەمە ڕۆیدا ئێرشی سەرتویان کرد ئازاد کرا ئەی سکاڵە تومار نەکردووە کەس نەگیراوە بە دوادەچوونیان بابەتت کردووە یان هیچ پارێزەرێکت هەیە کە کەیسەکەی تو ئیش لەسەر کاتن چەندین لایەن پەیوەندیان کردووە عەباس طبعاً دوانیان دەستگیر کرابوون دوای هێرشەکەی من چونکە من ڤیدیۆم هەبوو ڤیدیۆم لابوو و بەڵام دواتر بە کافالەت ئازادکران بەڵام بە دڵنیاییەوە من دەچمە دادگاوە لەوێ داوای مافی خۆم دەکەم و داوای مافی کوردستان 24ش دەکەم چونکە من وەکو ڕۆژنامەنووس و نوێنەری کوردستان 24 لەوێ بووم بەڕاستی بۆیە لە داهاتوودا من ینی دەچینە دادگاوە لەوێ کێشەکە دەبینە دادگا بۆ هەفت ڕۆژە بابەتێکی دیکە هەبوو هەفت ڕۆژە بۆ تاخیرت کرد کە بۆ تا ئێستا سکاڵات تومار نەکردووە نانا سکاڵام تۆمار کردووە عەباس ئێمە هەر ئەو کاتێکە لە نەخۆشخانە بووم پۆلیس هاتوو و سکاڵام تۆمار کردو و راپۆرتی پزیشکی بەرز کراوەتەوە بەڵام چاوەڕێن ئەوەی تا ئایا تاکەی با بڵێن دادگا دێت تەواو باستکە گوتت بابەتێکی تری گرنگ کە دەمێ ئاماژەی پێ بکەم بەڕاستی عەباس ئەمانە یعنی ئەم کێشەیە کێشەیەکی هەنووکەی نییە چەندی ساڵە هەیە لە نێوان کۆمیونیتی کوردی و با بڵێن ئێرانی یاخود فارس و لە نێوان نەتەوەکانی ئێران بەگشتی بەڵام بەم دواییانە دوای هێرشی با بڵێن ئیسرائیل و ئەمریکا بۆ سەر ئێران ئەم باڵێن ئاڵۆزیانە تۆختر بوونەتەوە و بە تایبەتی کوورد دەکەنە ئاماجانی هەموو ئەوانەی کە لێرن لەوە ینی سەریان سوورماوە کە تاوەکو ئێستا ئەم دەسەڵاتە لە ئێران لەسەر دەستا هێشتا دیار نییە ئایا ئەگەری ئەوەی کە شا بێتە سەردەسەڵات یاننا لە ئێستاوە لێرە دەڵێن نابێت ئێوە بۆ نمونە نەتەوەیەکی جیاواز هەبێت چونکە ئەو گروپانەی کە سەر بە شا بەهلەوین بیر و بۆچوونیان وایە عەباس دەڵێن یەک زمان یەک دەسەڵات یەک نەتەوە ئەمە بیرۆکەی ئەوانە دەڵێ کوردیش بەشێکە لە فارس شتێک نییە بە ناوی کورد بۆیە ئەم کێشانە زیاتر و زیاتر سەری هەڵدا ئەمانە وەزعیان خراپە چونکە تڕەب لە قسەکانی خۆی داوتی هەرچەندە لێرە بووە لە لەندەن بووە لێرە ژایە بە کەڵک نایەتن کە پشگیری بکەم بۆ ئەوەی بگەڕێتەوە بۆ دەسەڵات هێشتا ئەوانە نەگەیشتنێتە دەسەڵات بەم شێوەیە شتێکی دیکەش دلوان تەمام باسی تەندروستی خۆتم بۆ بکات شوێنێکە زیاتر پێگەیشتووە پێشەوەی باسیەوە بکەم عەباس دوای ئەم ڕووداوانە چەندین ینی دوای هێرشکردنە سەر من و سەر ڕێستۆرانتەکە چەندین ئیمزا کۆ کراوەتەوە دژی گروپی شابەهلەوی لە ئێران و لە لای حکوومەت ئەمە کاریگەری زۆر خراپی لەسەر ئەوان دەبێت بۆ ئەوەی پشگیری نێودەوڵەتی بەدەست بهێنن بە تایبەتی دوای ئەو ڕووداوی کە ڕوویدا اینجا بۆ تەندروستی خۆشم عەباس من پەڕاسوێکم زۆر ئەزیەتی بەرکەوتووە تاوەکو ئێستا چاک نەبووتەوە لەگەڵ چۆکی چەپم بەڵام ئینشاڵڵا بەم نزیکانە دەگەڕێمەوە بە لە ڕووماڵێکی گەورەدا یەکتر دەبینینەوە بەڵام عەباسیەک گلەیم هەیە بەڕاستی حەزم لێ بوو لە ڕێگەی هەواڵنامەکەی تۆ بیگەێنم من دوای ئەوەی ئەم ڕووداوەم بەسەر هات ینی زۆر لایەنی دیکە پەیوەندیان کرد بەڵام بەداخەوە من نزیکەی چەندین ساڵە ئەندامی سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستانم تەنانەت بەیاننامەیەکیان دەرنەکرد و ینی من ئەندامی کارام و ساڵانە ئابوونەش دەدەم و چەندی ساڵە لەگەڵیانم بەڵام بەداخەوە هیچ راپۆرتێکیان نەبوو ینی زۆر جار دەبینین بۆ ڕۆژنامەنووسێک کە بۆ نمونە مۆبایل یان ستاندێکی لێوەردەگیرێتەوە بەیاننامە دەردەکەن من لێرە
لەلایەن کەسانی با بڵێن ئەنتی کوردەوانەی کە دوژمنی کوردن هێرشکرا سەرم تاوەکو ئێستا هیچ بەیاننامەیەکیان نەبووە بەڕاستی ئەمە جگە لە سەرەکانی دیکەش بەیاننامەیەکیان هەبێتن گوایە بەرگری لە مافی ڕۆژنامە نووسان دەکەن. دەست خۆش دلوڤان هەر بژیت کەی دەگەڕێەوە بۆ کوردستان دلوڤان غەریبیت دەکەیت. بەڕاستی ئاباز دیار نییە بەس ئیشەڵا لە ڕووماڵێکی گەورەدا بەم ڕۆژانە یەکتر دەبین لەگەر خواتەمان بدات. هەر بژیت یا سەلامەتیە بۆ دەتخوازین دلوڤان عیمادەدین مازنە پەیامنێرێمە لە لۆندنی هەمیشە گەلمەدا هەر بژیت دە دلوڤان یەک تشی دیکەشی خۆشی هەیە دلوڤان تنەیە ئەو کامیرەمانە ئەم مۆنتێرە ئەم پەیامنێرە ئەم پێشێشکارە وەنیە دلوڤان ئەو هەمی بخۆت کەتن بەڵێ ڕاست والله هەر بژیت دلوڤان سپاس سەرکەفتی دلوڤان.